مامۆستا قانعی مەزن کۆیلایەتی و هەژاری گەدایی سەیرە ئەی یار و ڕەفیقان گەهێ پۆشتە بە پینە و گەهێ عوریان گەهێ تووڕە لە ئەولادی لە برسا گەهێ داوا لە حاجی بۆ لە تێنان براکەم دەوڵەمەندیش وا ئەزانێ گەدای بۆ ئەو دروست کرد زاتی یەزدان بە بێڕەحمی لە دەرحەق پیاوی بێدەست فریبی خەڵک ئەدا وەک بەچکە شەیتان گەدای بەستە زمانیش هێندە ڕووتە نە نانی هەز نە بەرگی هەز لە زستان لە هاوینە لەبەر بێگاری ئاغا بە خەمناکی ئەژی و ئەخزێتە ناولان کەچی کوێخا ئەچێ دەستی ئەکێشێ بە گریە و زاری ئەیکێشێتە مەیدان ئەمەش ڕووناکە کوێخا چەشنی تانجی بەدەم کەروێشکی بۆ ئەگرێ لەسەر لان ئەوەی ناموسی بێ نابێ بە نۆکەر ئەوەی ئینسافی بێ ناچێتە دیوان ئەوەی ویژدانی بێ ناچێتە لای میر ئەوەی ڕەحمی ببێ ناچێتە لای خان چ خۆشە زگ بە برسی پێ بەبێ کەوش بە مەرجێ ڕوو نەکاتە شێخ و قوربان گەدا بێ یاخود پاشا بێ هەر ئەمرێ ئیتر کلکەلەقێ بۆچی لە دیوان ئەگەر پیاوی وەرە ئارەق بڕێژە بنرکێنە وەکو شێر بێرە مەیدان قەزای ئەو بێڵە ئەو ئەیدا بە عەرزا لە ٢٠٠ بڕنەوی دەستکاری ئەڵمان قەزای ئەو داسە ئەو ساوی کە تیژ بێ لە ٣٠٠ خەنجەر و شمشێری زۆر جوان قەزای ئەو تۆزە گاگێرەی سەپانە لە ٢٠٠ عەتر و قەسی میر و خان ئەگەرچی قانیعیش زۆر هەژارە بحەمدیللا بە کەس ناڵێ بەڵێ خان